هەڵبژاردن وەک ڕێگەیەکی دیموکراسی تاکە دەواازەی یاساییە بۆ گۆڕانکاری ڕیشەیی لە وڵاتدا ئەرکی سەرشانی دەنگدەرە کە بە وردی هەڵسەنگاندن بۆ حیزبەکان بکات و تەنیا ئەو کەسانە هەڵبژێرێت کە پێشینەیەکی پاک و خزمەتکارانیان هەیە دەنگ بۆ ئەو کەسانە بدات کە لەگەڵ خەم و ئازارەکانی خەڵکدا بوون و لە پێناو مافەکانیاندا جەنگاون چونکە ئایندەی وڵات دەکەوێتە سەر سندوقی دەنگدان. بۆیە لە پێناوی گۆڕانکاری ئەو واقعی کە هەیە و لە پێناوی بوونی نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان لە بەغداد و لە پەرلەمانی عێراق بوو کۆتایهێنان بەو نەهامەتی کە ساڵهای ساڵە هاوڵاتی هەرێمی کوردستان تێدەپەڕێ دەبێت خەڵک بە ئومێدی گۆڕانکاری و بچێتە بەردەمی سندوقەکانی دەنگدان و دەنگ بدا بەو لایەنەی کە متمانی پێ هەیە و ئامادەیە کە قوربانی لە پێناوا بدا و ڕابردوویەکی پاکە. بۆیە من داوام لە هاوڵاتی هەیە بە هیچ شێوەیەک بێئومێدی زاڵ نەبێ بەسەریانە. بۆیە پێم وایە دەنگێک دەتوانێت کاریگەری لەسەر گۆڕانکاریەکان هەبێت دەنگێک دوو دەنگ وەکو چۆن بە قەترەقەتەی باران دەریا دروستە دەبێت بە دەنگ و دوو دەنگیش دەتوانێت سندوقەکان پڕ بکرێت و لە دژی لایەنەکانی دەسەڵات دەنگ بەدە ئەو لایەنە بدرێت کە متمانەی پێ. کۆمەڵی دادگەری لە ساتی دروستبوونیەوە لەبەرەی خەڵکدا خۆی بینیوەتەوە ئەم پارتە بە درێژایی مێژووی خۆی ملی بۆ دەسەڵات نەداوە و بە هیچ شێوەیەک بە پارە و پۆز نەکردراوە. ئەم هەڵوێستوندیەی کۆمەڵ لە دژی ناحەقی و گەندەڵی وای کردووە کە بێتە جێگەی ترس و نیگەرانی بۆ دەسەڵات تا ئەو ڕادەیە کە ئامادە نین دەنگەکانیشی بەڕوونی لە ڕێگەی سۆشیال میدیا و تەلەڤیزۆنەکانەوە نیشان بدەن. یەکێک لە هەرە سیفەتە گەورەکانی کۆمەڵەوەی کۆمەڵ کار بۆ بەرژەوەندی گشتیەکە. هیچ کاتێک بەرژەوەندی حیزبی و شەخصی خۆی لە هیچ مەحەڵەیەک و ژیانی سیاسی خۆیان پێش نەخستووە. ئەمە بەسە بۆ جەماوەری کوردستان، ئەمە بەسە بۆ ئەوەی کە ئێستا کۆمەڵ ئەمەنا هەیبەتی هەیە، ئەمەنە حیزبێکی کاریگەرە لە کوردستانە و هەڵوێستەکانی جێگەی ڕەزامەندی خەڵکە و نیگەرانی لایەنەکانی دەسەڵاتە پێیان خۆش دێ لایەنەکانی دەسەڵات ئەنجامەکانیشی لەسەر شاشەکانیان دانێن. یعنی ئەنجامی هەڵبژاردنەکان حەزەکە ناوی کۆمەڵ لێن بڵێن کۆمەڵ هەر نەماوە، معلیلم هەر ماوە، کۆمەڵ هەر دەنگی دلێرە و لەبەرەوەی بەڕاستی لەبەرەوەی کۆمەڵ لە ڕابردووە بەردەوام دەستی خۆزی سەبرینەکان چاوپۆشی لە کەس نەکردووە و بەڕاستی ئەوەی کە فەسادی بەرپا کردبێ، ئەوەی کە گەندەڵی کردبێ لە وڵات، ئەوەی کە حەقی خەڵکی خواردبێ کۆمەڵ دەستی بۆ درێژ کردو بەبێ ترس. ئەگەر لە سەرمەلەی عاما بوو بێ یان ڕوبەڕووی خۆی بێ ئەو حیزبەیە ئەو کەسەیە و حکومەتە کە زەرەری بۆ میلەتەکەی بووە. ئەم شارنەوەی دەنگەکان ئاماژەیەکی ڕوونە کە کۆمەڵ توانیوێتی ئازار بە گەندەڵکاران بگێنێت بەوەی هەمیشە لە پێناو خەڵک و شەخامدا لە ناحەقی و گەندەڵی ملی گرتوون. کۆمەڵ وەک هێزێکی ڕاستەقینەی ئۆپۆزیسیۆن و دژەستەمکاری ئەو بەڵێنە بە هاوڵاتیان دەدات هیچ هێز و فشارێک نەتوانێت لە پاڵپشتیکردنی شەقام و دەنگی ناڕازی دای ببڕێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.